دۆخی هەرێمی کوردستان لە چەقبەستوویەکی خنکێنەردا دەخولێتەوە. شەقام ماتە و ئەو دەنگە ناڕازیانی دوێنێ هاوەریان دەکرد ئەمڕۆ بێدەنگن، بەڵام ئەو بێدەنگیەش نیشانەی ڕازیبوون نییە، بەڵکو تووڕەییەکە لە ناخدا خۆی دەخواتەوە و دەکرێت لە پرێکدا بتەقێتەوە. دام و دەستگا شەرعیەکان لە هەرێمی کوردستانە لە قەیرانی قوڵدا پەرلەمان بەو مانایە کاران نیە، حکوومەت کاربڕێکەرە کۆمیسیۆنمان نییە. لەو لاشەوە ئەتوانم بڵێم جۆرێک لە بێباکیان بەرامبەر بە پرۆژە خزمەتگوزاریەکان لە هەرێمی کوردستانە کە ئەبینین خەڵک قەیرانی قوڵی هەیە، مشکلی کارەبا هەیە، مشکلی ئاوەیە، خزمەتگوزاری هەیە. پێم وایە بە پلەی یەکەم ئەبێ هاوڵاتیانی هەرێمی کوردستان هوشیار بن بۆ ئەوەی فشارێک لەسەر لایەنە دەسەڵاتدارەکان و حکوومەت بکەن بۆی ئەم کێشانە چارەسەر بێ و تێپەڕێدرێت. پێویستە خەڵک بە پلەی یەکەم خەڵک هوشیار بێ و خەڵک بێدەنگ نەبێ لەو سیستەمی کە لێ ئەکرێ لەلایەن دەسەڵاتەوە. پێم وایە هێزەکانی ئۆپۆزیسیۆن ئەبێ ڕۆڵی کارە و کاریگەریان هەبێ. لە نێوان ئاڵۆزیەکانی ناوچەکە و بێباکی و دڵڕەقی دەسەڵاتدارانی هەرێمدا هاوڵاتیان کەوتونەتە بەر ئاشی هاڕینێکی بەردەوام کە ژیانی لەسەر هەمووان زەحمەت کردووە. لە کاتێکدا دۆخی گوزەران ڕۆژ بە ڕۆژ بەرەو ئاراستەیەکی خراپتر دەچێت، دەسەڵات هیچ گوێیەک بە داواکاری سەرەتاییەکانی خەڵک نادات. خەڵک تەواو ناومێد بووە و چاوەڕێیە ئەم قەیرانە سیاسیان و عسکەریانی لەم ناوچە هەیە بە جۆرە لە جۆرەکان لە بەرژەوەندی هاوڵاتیان بشکێتەوە کە ئەمە بەڕاستی دیار نییە سەرنجامەکەی چۆنە بێت، دەرەنجامەکانی بەرەوچوو ئەڕوا بابەتە سیاسیەکان ئەوەنە قوڵبوونەتەوە گەشتۆتە حەدێک بەداخەوە، یعنی خەریکە ئەها کە ئەڵێ ئێسکیشی تیا بشکێ، یعنی ترێ سەوای لێ هاتوو هەر کەس نازانێت، هەر کەس لە ماڵی خۆیان خەریکی شوکاری خۆیەتی و تەواو ئیتر کەشتێکە بەرەوچوو ئەڕوا ئاراستەکەی بەرەوچوو ئەچێ ئەگەینە کوێ بەڕاستیمانە هیچی دیار نییە کە خەڵک خۆبیشاندانی نەکرد، کە خەڵک قسەی نەکرد، کە حیزبە سیاسیەکان نەهاتنە سەرخەت و نەیانتوانی فشار بکەن. ئیتر وای لێ شتەکە هەرتۆ قەتیسێکی وەکو مەنجەڵی بوخار هەر قەتیسیکە ئیتر لە شوێنێکە بۆ خۆی ئەتەقێتەوە کە من هیوادارم نەگەینە ئەو حاڵەتە، بەڵام ئەم دۆخە ئاوا بڕوا دڵنیا مەگاتەوە. مێژوو سەلماندوویەتی بێباکی و ملەدانی دەسەڵات بەرامبەر خواستەکانی خەڵک تا سەر بەردەوام نابێت. پرسیارە جدیەکە ئەوەیە ئەم بێدەنگیە تاکەی درێژە دەکێشێت و کاتێک ئەم کوڵانە ناوخۆیە دەتەقێتەوە نرخەکەی بۆ ئایندەی ئەم هەرێمە چەند قورس دەبێت. ڕامیار عوسمان، کەناڵی پێیام، سلێمانی.